لە کوردەواریاڵێ هەموو شتێک گەرم بە گەرمی خۆشە لە بە شتەکانمان گەرم بە گەرمی دێن بە خەڵک بەڵێ لەو دیوە شتەکانمان گەرم بە گەرمی دێن بە خەڵک زیاتر بۆ ئاگەرێتەوە لەخوا بەجار بازارێکی باشمان پێکردن و پاک و خاوێنیش لە ئیشا زۆر گرینگە لە ئیسکانە زیاتر جگەر و گۆشت مەرغوبە لەگەڵیا بەس سنگی مریشێک هەلە شیش ئەم شتانەش خۆشە و ڕەواتێکی باشی لەگەڵیان خەڵک لێی ڕازیە وەکو دانانی مێز و ئەمانە لە سەعات 2:30 دەست پێکەین بەڵام وەکو فرۆشتن لە 11 شەو دەست پێکەین تا 3 شەو بە بۆنەی ڕەمەزان ژین 24 کاتژمێری سینگێک قەشەی تێگە بە 100 شەو بە 100 شەو ئیسکان جادەکی 24 ساعت کراوە یعنی بە تایبەتی کافتریای و چایخانە و عالم تێدانیشی حتا 3 شەوەی دادەنیشێ لەو خۆ تێگەشتی یعنی چ دەوێت کاکە بخێراتی حتا ساعت 3 دادەنیشەی 3:30 مەلا بانش دکەیتەوە دڕۆن قەڵەباڵقە عالم تێدادەنیشەی لەو خۆ چایخانەی دادەنیشەن ئەشای خۆ دخۆن تەماشای مبارەی دەکەن تۆپانی دەکەن جادەکی بە تایبەتی 24 ساعت هەیە کراوە یعنی خوای ساعت حتا ساعت 3 مشتری باشی هەیە یعنی ئێستا ساعت 2 چارەکێک مایە 2 چارەکێک مایە یعنی ئێستا دمینێ قەڵەباڵق حتا 3:30 دمینێ تێگەشت دوایە 1 ساعت 2 ساعت سۆ دەبێ ئەوقاتی بەیانی عالم دێ مۆزەفەکان ئەوانە دێن مەطعەمی دادەنیشەن ئەشای خۆ دەخۆن بەها قەتەر وەکو لە قەدیمەوە هەروە بوو ئێستا ئیسکان بەعام یعنی خەڵک بە هەموو لایەکە ڕووی تێ کردووە زیاترش خەڵک ڕووی تێکە زیاتر ینی مانگی ڕەمەزان بۆ وەکو هەتا دەگاتە پارچی و خەڵکە زیاتر بۆ ناخواردن و بۆ تایبەت چاوگ لە بە ڕۆژە هەتا و کاتێک کە پارچی و دادێ دەگاتە و حالەتێکە نان بخوا بۆ بەیانی کە بە ڕۆژوو بێ زیاتر دانیشن بۆ چا خواردنەوە و گلە بە ڕۆژێ و سەیری یاریەکەن و شەوانی ئیسکان بەعامەوە بەناوبانگە زیاتری چای غەڵوس تایبەتمەندی خۆی هەیە وەکو چایتر نییە یعنی تامی خۆی هەیە شەوان ئیش دەکەین لە جادەی ئیسکان کوبەش یعنی تایبەتمەندیەکی خۆی هەیە خەرچی هەولێرێ زیاتر یعنی کوبەی دەخۆن وشی شارەکانی تر نییە ئیشەکەشمان لەخوای بە زیادی لە ڕەمەزانە خۆشە و عیبی نییە و بازاڕەکەی باشە و حەمدولله پێ بەڕێوە دەچین ئەوە کوبەی بڕوشیمان هەیە هەویرەکەی بڕوشە و ئەو قیمە و ئەشیای تێ دەکەین قیمە و کەرەوز و تەماتە و پیازی تێ دەکەین کوبەی برنجیمان هەیە عینەن عاشوەکەی یەکە لەگەر ئەو بۆرەکمان هەیە بەس بۆرەکەکە بە مریشکە بە گۆشت نییە بۆرەکەکە ئەو شتانەمان هەیە